بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێت لە هەموو شوێنێک نیشتە جێبووان یا خەڵک مافی خۆیانەکە خزمەت گوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین بکرێ بە تایبەت لەلایەن دەسەڵات یا حکومڕانی و حکوومەتەوە ڕێگەوبان ئاو کارەبا هەندێک لەم خزمەت گوزاریان لە مافە سەرەتاییەکانە ژمار دەکرێت بەڵام لەوەتەی حکومڕانی کوردی لە هەرێمی کوردستاندایە هەتا ئێستا خەڵک گیرۆدەی نەبوونی ئەم خزمەت گوزاریانەیە کە هەر ڕۆژە و بە قەیرانێک قەیران لەسەر قەیران نەبوونی لە دوای نەبوونی پاسا و لە دوای پاسا و کابینە لە دوای کابینە کێشەکان دەدەن دەستی یەکتری و ئەوەی تا ئێستا بەدەست بەتاڵی ماوەتەنە هاوڵاتیانن ئێستا لە دەواازەی شاری کەلارم بابزانم بۆچی لێرە ڕێگەوبان هێشتا خراپە ڕێگای نێوان کەلار دەربەنی خان یا کەلار سلێمانی بەگشتی هێشتا بە ڕێگەی مەرگ ناودەهێنرێت و چەندین ساڵە پرۆژەیەکی جووتسایت بۆ ئەم شارە دەرچۆ بەڵام تا ئێستا چەند کیلۆمەترێکی کەمی لێ جێبەجێ کراوە ئەم پرۆژەیە بۆیان تەرخان کراوە لەسەر ئەم بابەتە سێ میوانی عزیزم دەبێت کەوانیش بە ڕێزان کاک کەریمعەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەروە بەڕێز کاک عەدنان خەلیل بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیان وەروە بەڕێز کاک یاد محەممەد ڕۆژنامەنووس لە ناحیەی لە قەزای کەلار و ناوچەی گەرمیان باگشتی بەخێر بن کاکەریم کاگات لە جەنابتەوە دەست پێ بکەم وەکو ڕۆژنامەنووسێک دەمەوێت بزانم هەم چالاکوان هەم ڕۆژنامەنووس گیرۆدەی دەستی هاوڵاتیان بە دەست خراپی ڕێگۆبانەوە لە کەلارەوە چۆنە با لە دەمی زاری خۆتانەوە گوێبیستی ئەم معاناتای خۆتان بین وڵێ سپاس بۆی وەسپاس بۆم دەرفەتە وەسپاس بۆ پەیام کە بەڕاستی ئەم دەرفەتەی بە ئێمەداوە بە خەڵکی گەرمیانیدا بۆەوەی کە کێشە و گیر و گرفتەکان و باسی نەهامەتەکانی ئەم ڕێگا بکەین لە ڕێگەی و کەناڵە جوانەوە دیارە ئێمە لە گەرمیا چی وەک ڕۆژدامەنە و چی وەک سەرجەم چین و تۆژەکان کێشە و معاناتمان زۆرە لەگەڵ ئەم ڕێگایەوە بە ئەم ڕێگایە هەر ماڵێک یاخود هەر خێزانێک هەر ئایلەیەک تەنانەت ئەتوانم بڵێم هەموو بنەماڵەیە قوربانیەکی ئەم ڕێگای هەیە و کەسێکی ئەزیزی تیا بۆتە قوربانی لە ڕاستیدا ئەم ڕێگایە ئەوەندە کەمپینی بۆ کراوە ئەوەندە هاواری بۆ کراوە چی لەلایەن ڕۆژنامەنووسان و چی لایەن بەرپرسان و خودی بەرپرسانیشی لە ڕێگاوبان و لە ئیدارەی گەرمیان لە شوێنەکان بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا نەگەیشتووە بەوەی کە ئەم ڕێگا بە شێوەیەکی جوان و شایستە تەواو بکرێت و بخرێتە خزمەتی خەڵکی گەرمیان و ئەو سەردانیکەرانەی کە لە گەرمیانەوە هاتوچۆی سلێمانی و پارێزگای سلێمانی دەکەن بەڕاستی ئەم ڕێگا بووەتە دێوەزمێک بۆ گیانی خەڵکی گەرمیان بۆ کوردواتنی بۆتە ئیزرائیلێک کە ڕۆحی گەرمیانەکانە کێشێ و حکوومەت زۆر بێدەربەسە لە تەواوکردنی ئەم ڕێگایە دەبینی چەندین جار داواکاری ئاراستە حکوومەتەکرێەوە و هاواری خەڵکی گەرمیان نابیستن بەداخەوە بەدەم داواکاریەکەەوە نایە ئەم کابینەی ئەیسپێرێ بۆ ئەم بەرپرس ئەیسپێرێ بۆ ئەم خەتای خاتە ئەستۆی ئەو لەم نێواندا ئەم بابەتەیە ون کردووە بەڕاستی خەڵکی گەرمیان جارز بووە بێزار بووە بێتاقەت بووە لە دەستەوە نەکردنی ئەم ڕێگایە باشە گلەیەکەتان لەکێیە بەڕێوەبەری ڕێگەوبانە گلەیەکەتان لە کۆمپانیایە لە حکوومەت و وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگەوبانە گلەیتان لەکێیە لە ڕاستیە گلەی ئێمە کۆمپانیا تۆ هەتاوەکو پارەی نەبێ ناتوانێت کار بکە و کاک عەدنان خۆی لێرێ سەبارەت بە ئیشوکارەکانی ڕێگاوبانی گەرمیان خۆی ئەتوانێت ئاماژەی پێ بکە ئەوەی من ئاگدارم خۆیان چەندین جار نووسران ئاراستە حکوومەت و لایەنی پەیوەندیدار کردووە بۆ بابەتی ئەمە حکوومەت لە ئاخیر بڕیاریدا ئەوەیە کە بڕیاری خەرجکردنی پارێداوە بۆ ئەم ڕێگایە بەمەسی تەواوکردنی بەڵام بە پێی مەعلوماتی ئێمە خراوە دەسەر داهاتی پارێزگاکان لە ڕاستیە کە بابەت هاتە سەر داهاتی پارێزگاکان سلێمانی بۆ خۆی و هەولێر بۆ خۆی ئەتوانم بڵم لە نێوەدەدا تەنیا خەڵک زیانی بەرەکەوێت ئەگەر بێتە بابەتی ئەوەی بە خەڵکی گەرمیانیش حەقی خۆیەتی لە دەواازەی گەرمیان داهاتی ناوخۆی گەرمیان بۆ خۆی سەرفکە ئێمە لێرە نەوتمان هەیە نەوت هەناردەی دەرەوە کرێن لێرە داهاتی مەرزمانەیە لێرە داهاتی ئاو داهاتی کارەبا و داهاتی ناوخۆ ئەمانە ئەگەر بێتە بابەتی ئەوەی کە هەر شوێن و ناوچەیە لەسەر داهاتی خۆی بۆی سەرفکرێ ئەوە بەڕاستی خەڵکی گەرمیان سوودمەند دەبێت لەم بوارە ئەگەر بێت و داهاتی گەرمیان بۆ خۆی سەرفکرێ لەبەرەوە لە ڕابردووە ئاماژە بۆ کراوە کە نزیکی 40,000 بەرمیلی ڕۆژانە نەوت لەم سنوورە دەرەهێنرێ ئەگەر چلیش نەوێ ئەگەر سیش بێ ئەگەر سیش دەبێت ئەگەر 25 بێ ئەوە بەم تەنیا بە داهاتی نەوت ئێمە ئەتوانین ئەم ڕێگا دووسایدە تەواو بکەن و چیتر چاوەڕێی لاشەی ئازیزانمان نەکەی لەم ڕێگایە زۆر باشە کاک عەدنان زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە مەمنونم من دەبێت بزانم ئێوە وەکو ئەرکی بەڕێوەبەرایەتیەکەتان دەسەڵاتان لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە چییە و لە هەمان کاتا چیتان کردووە ئێستا پرۆژەی جووتسایدی کەلار سلێمانی یا دەربەندی خان بەکوێ گەشتووە چەندی جێبەجێکراوە چەندی ماوە بەڵێ دیارە بە شێوەیەکی گشتی ئەرکی بەڕێوەبەرایەتیەک لە هەر شار و شارچکەیەکە کە هەبێ
بەو شێوازەیە کە بۆی دروست کراوە. ئێمە ئەرکمان بۆ بەتایبەت بۆ جێبەجێکردنی پرۆژەیەک دوو قۆناغی گرنگە. یەکەمیان پێشنیارکردن و ئامادەکردنی دەرخستە و پرۆپۆزەڵ و دیزاین بۆ پرۆژەیەک و دووهەمیشە و پرۆژە کە بوو بە پرۆژە دانشین یا بە شێوازی جێبەجێکردنی ڕاستەوخۆ بیان سەرپەرشتیکردنی بێ سەرپەرشتی بکرێ. ئێمە بۆم پرۆژەیەکە بە شێوازی بەڵێندەرایەتی نێوان شاری کەلار بۆ شاری دەربەنیخان بریتیە لە 65 کیلۆمەتر. قۆناغی یەکەمی ئەم 24 کیلۆمەترەیە کە ئێستا هاتشۆی پیادا دەکرێت. ئەمە لە ساڵانی پێشووترا تەواو بووە لە نزیکەی ساڵی 2017 لە خزمەتی هاوڵاتیانایە. ئەو بەشەکەی تری 41 کیلۆمەترە. ئەو 41 کیلۆمەترە لە 19 دوانزەی 2017 دەست بەکار بووینە لە پرۆژەکەدا تاوەکو ئێستاکە 55% تەواو بووە و بودجەکەی نزیکەی 137 ملیار و نیوە. ئەم پرۆژەیە کە دەست بەکار بووینتیان ماوەکەی 540 ڕۆژ بوو. بەڵام دەست بەکاربوون لەم پرۆژە لە کاتێکا بوو قەیرانی دارایی بەدەر لە هەرێمی کوردستان هەموو جیهانی گرتە بووە. نزیکەی ئەو 540 ڕۆژەی کە ماوەی پرۆژەکە بوو نزیکەی ئەو ماوەوە بزەبەت نزیکەی 512 ڕۆژ ئێمە ئەم پرۆژە هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکرابوو، تەنانەت ڕیزبەندیش نەکرابوو. ئەم پرۆژەوە ئاماژەمدا پێی خۆی لە 19 دوانزەی 2017 دەست بەکاربوون. یان یەکێ بوو لە پرۆژەکان کە لە 2017 بەڵام لە ڕیزبەندا کە لە وەزارەتی پلاندانانە ڕیزبەندی بۆ کراوە لە پرۆژەکانی 2019 یعنی نزیکەی 2 ساڵ دوای ئەوە ڕیزبەندی بۆ کراوە. کەواتە ڕەنگە پێوەست نەبێ بە قەیرانی داراییەوە چکە خۆ ڕیزبەندی بۆ نەکراوە تا خەمی ئەمە خۆی ڕاستەوخۆ وەکوتم ینی کە لە پرۆژەکە لە قەیرانی دارایە دەست بەکاربووینە لەبەرەوە پێشووتر لەسەر ئەبوایە ینی وا ئەوەی کە ئێمە ئاگدار بێتین لەس ئەبوایە لەسەر بودجەی پترۆ دۆلار بواە کە ئەو قەیرانە دروست بوو نەخرایە سەر بودجەی پترۆ دۆلار لە 2019 خرا سەر بودجەی وەبەرهێنانی وەزارەتی ئاوەدانکردنەوە. ئەمە لەو ساڵی کە ئەو بە ماوەی پرۆژەکە وەکوتم هیچ شایستە دارایەک بۆ بەڵێندەر خەرج نەکرابوو. لە کۆتایی کابینەی هەشتەم بە لە نزیکی 6 2019دا یەکەم پێشینە بۆ بەڵێندەر خەرج کرا و دواتر لەم کابینە پێشینەکانی تری بۆ خەرجکرا کە لە ئێستادا نزیکەی 65 ملیار و نیوی ماوە بۆی پرۆژەکە 100% تەواو بێت. گرفتی گەورەی ئەم پرۆژە ئەوەیە بە هیچ ساڵێک بە هیچ شێوەیەک نەتوانراوە وەکو پێویست بودجەی لە کاتی خۆیان بۆ تەرخان بکرێ یەکەم و دووەم خەرجیش بکرێ. چکە وەکوتم یان ئێمە ئەو ماوەیە کە تاوەکو مانگی نزیکی کەوتم مانگی حوتی 2019 لەو کاتەوە تاوەکو نۆی سێی 2020 بودجە کێشەی نەبوو. یعنی ئەو چەند مانگە کێشەی نەبوو ئەوەی کە بەڵێندەر ئیشیە کرد پێشینەکانی خۆی وەرئەگرت. لە دوای ئەوە بەدەر لە قەیرانی دارای قەیرانێکی تر دروست بوو کە قەیرانی پەتای کۆرۆنا و پشووی فەرمی بوو. ئێمە لە پشوەکەیشە و لە کاتی قەیرانەکەشە ڕاستی هەر بەڵێندەر بەردەوام بوو لە کارکردن وەتوانی ڕێژەیەکی باشی پرۆژەکە باتە پێشەوە. لە نۆی سێی 2020ەوە تا نزیکی نۆی یانزەی 2020 بە شێوەیەکی گشتی دەوامیش نەبوو ینی نەکرد شایستە دایرەکان خەرج ناکرا. ئەو ماوەیە لەو کاتێشەوە تاوەکو سەرەتای ساڵی 21 بڵێ دووبارە بودجەی بۆ خەرج کرایەوە. لە ساڵی 2021 ئێمە داوای 6 ملیارمان کرد بۆی لە 2021 کە بتوانین ئەو 6 ملیارە خەرج کرێ بۆ پرۆژەکە. لەو 6 ملیارە بەداخەوە 10 ملیاری بۆ تەرخان کراوە. 10 ملیارەکە تا ئەمڕۆ ملیارێک و 350 ملیۆنی ساڵانی پێشوو یەشتانە لە بانک بۆ بەڵێندەر خەرج نەکراوە چونکە لە ڕۆژانە کە موچە هەبێ شایستە دارەکانی بەڵێندەر خەرج ناکرێ هەموو پرۆژەکان و بە بەردەوامیش بەهۆی ئەوەی کە هەیە بە بەردەوامی هەموو ڕۆژێک هەر موچەیە. ینی من چەند جاریش لە کۆبوونەوەکان باس کراوە ینی ئەم پرۆژەیە ڕاستی وەکو موچە گرنگە بۆ بەدەر لەوەی کە ئێمە ڕۆژانە بەداخەوە ئازیزانمان لەدەستە دەین لەم ڕێگایە. ئێمە دوو پرۆژەمان استراتیژیمان هەبوو لە گەرمیان کە پرۆژەی دووسایتکردنی کەلار کفری بوو سوپاس بۆ خواوەی سە نزیکەی 99% وەک ڕێگا سەرەکیەکە تەواو بووە. باشە چۆن لەگەڵ زوو تەواو بێ بەس ئێرە درەنگ تەواو ئەو
زووتر ئەو زیاتر بودجەکەی کەمترە ئەو 44 ملیارە ئەم 130 و نزیکەی وەکوتم نزیکەی 138 ملیارە یعنی وەکو ڕێژە تەواو بوو ئەو لە هەمان کاتشا بەڵێندەرەکە لە پێشووتر دەست بەکار بووە لەو ماوەیشە کە ئیشی کردووە لە قەیران و لەوە بەردەوام بووە بوتوێتی لەسەر ئەرکی خۆم پرۆژەکە تەواوەکەم و حکوومەت دوای بودجەم بۆ خەرجکە بەڵام بەداخەوە ئەوش دوای ئەو قوربانیش کە داوێتی تاوەکوی ساکە ئەوش نزیکەی ملیار و نیوێکی لە بەنقە بۆی خەرج ناکرێ لەبەرەوە ئەوش ئیشەکەی ڕاگرتووە. ئێمە بەم شێوازە کە وەکوتم باسم کرد ینی بە بەردەوامی ئەوەی کە شایستە خەرج نەکردنی شایستە دایرەکان وای کردووە کە پرۆژەکە تەواو نەبێ و پرۆژەکە بکاتە ئاستیەوە بەداخەوە کە ئەم پرۆژەوە لە مانگی سێی ئەم ساڵەوە هەر هیچ ئیش و کارێکی تیا ناکرێ کە ئەمەژە بەداخەوە وای کردووە بەدەر لەوەی کە ئێمە بۆکوتم ینی ئازانمان لەگەڵ ڕەشببینیەک و بێمتمانەیەک لە نێوان هەم خەڵک و حکوومەت هەم کەرتی تایبەت و حکوومەتیشا دروست بێ کە ئەگەر بەڵێندەر بەردەوامیش بێ شاید لە کۆتایە شایستەدارایەکانی خەرج ناکرێ ینی ئەوەشی کە هەیە ئیسا ئامادە نییە خەرجی بکە بۆی پرۆژەکە تەواو بکە. مەمنونم کاکادنان کاکەریم زۆر سپاس بەوە دەرفەتە ئەم ماوەی پێشوایەوە لێکۆڵینەوەتان لێکرد هەرچەنە بەردەوام بوون لەوەی بەرەوەی کە خۆت خەڵکی ناوچەکەی وەدەکۆڵیتەوە لە گرفتەکانە گرفتی سەرەکی ئێستا هۆکارەکەی کۆمپانیایە ئەوەی کە ڕوونی کردەوە کاکادنان کۆمپانیا نییە بەڵام ئایا حکوومەت هێرەمی کوردستان بۆچی وا دەکا کابینە بە کابینەی دەستپێرێ بەڕاستی قەیرانی دارایی هۆکارە یا بێپلانیە یا هۆکارەکەی وەزارەتی داراییە یاخود ئەوەیە کە لە بودجەی پترۆ دۆلارەوە دەردێنرێ ببرێتە سەر بودجەی پەرەپێدانی سەر پارێزگاکان لە کاتێکە ئەمە خۆتەزانی کە وتیان پارێزگاکان وەتە ململانەیەکی سیاسی هەیە لەم بینەیە. دەستخۆش بۆ بەڕێستان کاکە جەلالوە دەستخۆش بۆ کاک عەدنان بەڕێوەبەر ڕێگاوبان و کاک ئەیاد و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی پێیام سەبارەت بە ڕێگای کەلار سلێمانی ڕێگایەکی استراتیجی گرنگە و ڕێگایەکە هاتوچۆی بازرگانی و هەمگەشتیاری و چین و توێژەکانە لەم سنوورە و هەروەها ئێمە گەر بگەڕێنەوە گرنگی ئەم ڕێگایە ئێستا لە گەرمیانە خستن نەخۆشخانەیەکی ئەو تۆی پێویستمان نییە کە بۆ نمونە نەخۆشێک لە گەرمیان توش حاڵەتێکی ڕووداوێکی نەخوازراوە بێ ئەبێ یەکسەر بوازرێتەوە بۆ سلێمانی بەم ڕێگایشە بەڕاستی ڕێگاکە جێی ئەوەیە کە ینی هەر بەکارکی چۆکردن نەماوە هەروەها ڕۆژانە دەیان ئازیز و ئەوانەمان هەواڵی ناخۆشی دڵتەزیمان بیستەوە ئەبیستین بۆیە ئێمە دوایەوەی بەدۆداچوونمان بۆ ئەم ڕێگایە بۆ ئەم بابەتە بووە مقەسری یەکەم لەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و پێکێنەرەکانی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی ئێستا ئەو مۆدێلە داهاتووە 43 بە 57 کە داهاتی سنوورەکان دابەشەکرێ داهاتی نەو دابەشەکرێ لەم بابەتەیشە ئەم زۆنە بۆتە قوربانی ئەم ململانیە ناڕەوایە و بەڕاستی ململانەیەکە کە ئەوە تا هەموو کردەوە هەموو جومگەکانی پەخستووە لە پرۆژەکان لە کارە خزمەتگوزاریەکان لە تەنانەت لە بانقەکانەوە تا موچەی موچە خۆران دواکەوێ سەبارەت بەم ڕێگایە بەڕاستی یعنی بۆتە گرفتێک کە ساڵ لە دوای ساڵ ئەدرێتە دەستەوەکەی تر وە کابینە دوای کابینە ئەدرێتە دەست کابینەیەکی تر وە تەنها ئەگەر گەرم و گوڕێکی تیا بکرێت یاخود ئیشی تیا کرابێ ئەوەی تێبینی بێ لایەمە لە حملەکانی هەڵبژاردنە بەرپرسان هاتوون وەکو ڕیکلامێکی هەڵبژاردن وەکو وعدێکی هەڵبژاردن چەند ئیشێک کراوە چەند بڕێکپارەی بۆ تەرخان کراوە و تازەترین شتیش کە لەسەر ئەم ڕێگایە بێەوەی بکە لە 1/2022ەوە کارکردن ئەم ڕێگای ڕاگیراوە لە ماوەی ڕابردووە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرچوو سەبارەت بەوەی کە 6 میلیارد تەرخان بکرێ بۆ تەواوکردنی ئەم ڕێگایە بەڵام لەسەر حسابی کرد لەسەر حسابی پارێزگای سلێمانی داهاتی پارێزگای سلێمانی ئێستا ئێمە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و تەواوی بینەران سلێمانی ئێستا لە موچە دابشکردنایە موچەی مانگی 6 تەواو نەکردو لە هەولێر هەموو موچە دابشکراوە لە 25 مانگ بڕیار وایە موچەی مانگی حەوت بێ ئێستا هێشتا موچە خۆران لێرە بەشێکی زۆریان موچەیان وەرنەگرتووە و خەرجی تەواوی دام و دەستگاکان ڕاگیراوە یعنی هیچ خەرجی و بەردەستەیەک بۆ بەڕێوەبەرایەتیەکان و بۆ دام و دەستگای ئیداریەکان دابین ناکرێت لە کاتێکە 6 میلیاریش ئەمە بواتە بەم شێوازەوەتە نەکردن بۆیە ئێمە وەکو نوێنەرانی ناوچەکەچی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ هاوکارم کاک ڕزگار شەید حەمەدەگرێ ئەندامی پەرلەمان و من ژۆکۆندامی ئەنجومەنی پارێزگا دوایەوەی کە بۆمان ڕوون بووە کە حکوومەت نیەتی نیە ئەم ڕێگایە تەواوکە و ئابێ هەمومانیش ینی تەماشای قوربانیەکانمان بکەین و لە دوورەوە ئاخ و قاڕەڵکێشین بۆیە گەشتین بەو هەڵوێستەی کە ئێمە هەتاکو 1/8
حکوومەت یاریمی کوردستان ئەگەر بە فعلی بووجە بۆ ئەم پرۆژەیە دابین نەکە و هەروەها پارە بۆ بەڵندێر سەرف نەکرێەوە دەست نەکرێ بە ئیشکردن لەم پرۆژەیە ئێمە لە دوایەکی هەشتۆ ینی ئەکەوینە ئەوەی کە لەگەڵ هاوڵاتیانی سنووری گەرمیان ینی وەکو گوشاری یەکەممان کە ڕێ لەو تەنکەرە نەوتانە بگرین کە خوێنی ئەم ناوچەیە و ئەڕات و کەسیش نازانێ بۆ کوێ ئەڕوا ئێمە ئەگەر تەنها لە داهاتی نەوت بکۆڵینەوە تەنها پترۆ دۆلارەکەی بە پێ یاسا ڕۆژانە 7 دەفتەر دۆلارەکە و لە مایەکان نزیکەی 2,100,000 دۆلارەکە و هەروەها داهاتی ئێستا ڕۆژانە نزیکەی 250 تەنکەر بار هەڵگرنەوت ئەرچێتە ئەو دیوا لە مەرزی پەرۆسخانەوە کە بۆ هەر بار هەڵگرێک بۆ هەر تەنێک 8 دۆلار دانراوە بۆ داهاتی ڕێگاوبان و هەروەها ئەگەر ئێمە ئەوە لێکدانەوەی بۆ بکەین 250 زەربی 25 تەن و زەربی 30 ڕۆژی بکەین نزیکەی زیاد لە سەروی ملیۆن دۆلارەکە کە لەمانیەکە واتە بەو داهاتی پترۆ دۆلار و بە داهاتی ئەو ڕێگایی کە ئەمە یا حەقی یاسایی و مەشروعی خۆمانە و هەروەها مەڵبەندەکانی کێشمانێ ناو دەواازەکانە کە بە پێ یاسا ڕێگا گشتەکان یاریمی کوردستان و داهاتی لە تازەکردنەوەی ئۆتۆمبیلەکانی سەرجادەیە و بە ناوی ژینگە و تۆمبیل و ڕێگەوبانەوە داهاتێکی زۆرێ ئەو داهاتانەی کە یاسا فراهەمی کردو بۆ ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان و لە زمنیا گەرمیان تەنها ئەو داهاتانە بگەڕێتەوە بە دڵنیایەوە ساڵێکی تر ئەم کاتە هیچ گرفتێکمان نابێت چونکە بە پێ لێکدانەوەکانی ئێمە بۆ مانگێک نزیکەی 5 ملیار بۆ 6 ملیارەکە ئەم داهاتە لە ساڵێکان نزیکەی 6 ملیارەکە ئەمەم ڕێگای پێت ئەتوانێت تەکمیلە بکرێت هیچ گرفتێکمان نامێنێەوە ساڵێکی تر پرۆژەیەکی تر دوی تر پرۆژەیەکی تر ئەتوانێت پرۆژەکان بەم شێوازە بە حەقی مەشروعی یاسایی خۆمان ئەم ڕێگایە دابین بکرێ و هیچ گرفتێکیش دروست نەبێت بەڵام ئەو داهاتانەی کە یاسایی و حەقی گەرمیانن نادرێ و هەمان لە هەمان کاتە سەروەت و سامانێکی زۆری ئەم ناوچێژ ئەڕاوە ئێمە ئەبینین لەسەر حسابی گەرمیان دەیان کەسی کە هەر دیار نەبوون هەڵتۆقیون و بوون بە سەرمایهداری زۆر گەورە لەسەر حسابی گیرفانی هاوڵاتیانی گەرمیان و داهاتی گەرمیان بۆ ئێمەوەکو ئەرکی سەرشانمان وە ئەو هەڵێستەمان کردوتە بەروە لە هەنگاوی داهاتوشمانە ئێمە سەردانی لایەنە سیاسیەکان و سەردانی کەسایەتەکان و سەردانی ڕێکخراوەکان و سەردانی ئەو کەسانەکەن کە خۆیان بە خەمخۆری گەرمیانە زان بۆی بە هەمان و گوشارێک بکەینم ڕێگای زۆر باشە ئەم داهاتێنی کە ناوت بردن ئەچێتە خەزێنەی حکوومەت یاریمی کوردستان یا ئەمە لەسەر پارێزگاکانە و ئەو ئاڕاستەیە کە دیارە حکوومەت دەستی لێ شۆردو دەبێت دەسەڵاتی زۆنی سەوزەمە دابین بکە یا ئەمە ڕاست ئەم داهاتە چێتە گیرفانی دەسەڵاتی زۆنی سەوزەوە بەداخەوە ئەو سیاسەتەی کە داهاتی زۆنی سەوز و زۆنی زەرد و زۆنی نیلی و زۆنی مۆر ئەمە بەڕاستی هیچ معقولێتێک نادا بە بردن و تاڵانکردنی سەرۆت و سامانیە وڵاتە ئەمە بەڕاستی بەکارهێنانی ئەم دەستەواژانە تەنها بۆ پەردەپۆشکردنی ئەو شکست و ئەو بەرپرسیارەتیانەیە کە لە ئەستۆی ئەم کابینەیە بۆ جێبەجێی کا و جێبەجێی نەکردو کابینەی نوێیەکێک بۆ لەو کابینانەی کە نەکبەتی و قوڕبەسەری و ماڵ ئێرانی زیاتر هیچ شتێکی بەرهەم نێناوە لە کابینەی نووا پرۆژەکان هەمووی وەستاوە لە کابینەی نووا موچە گرفتی زۆری بۆ دروست بووە لە کابینەی نووا سوتەمەنی گرفتێکی گەورەیە لە کابینەی نووا کارەبا گرفتێکی زۆر گەورەیە ڕێگاوبان هیچ پرۆژەیەکی تازە دەسی پێ نەکردو لە سنووری بۆ منە گەرمیان و سلێمانی شاوە ئێمە بەرچاوڕوونیمانە بێ پرۆژە کۆنەکانی ڕابردووش نەتوانرا ئیدامەی پێ بدرێ بەکارهێنانی ئەو دەستەواژەی داهاتی سلێمانی و داهاتی گەرمیان تەنها بۆ پەردەپۆشکردنی بردننی سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە بەڕاستی من تەنها داهاتی چەند سێکتەرێک باسکەم کە ئەڵێن ئێستا بۆ نمونە سلێمانی داهاتی سلێمانی داهاتی کارەبا و داهاتی هاتوچۆ و داهاتی مەرزی پەرۆسخان و باشماخ و ئەمە خۆیدا لە نزیکەی 80 ملیار مانگانە بەدەر لە داهاتەکانی دیکە یعنی ئەمە واتە گرفتی داهاتمان نییە گرفتی ئیدارەدانی من نازانم ئەچێتەوە لای حکوومەت بە پێی وەسڵ و ڕسومات و بە پێی وەسڵ و وسڵاتی ڕسمیە چێتۆ لای حکوومەت بەڵام بە پێی سەرفکردن و خەرجی دیار نامێنی ئەمەیە گرفتەکە ینی کاتێک ئەچیتە بۆ منە بەڕێبەرایەتی بۆ منە گومرگی بڵێن گەرمیان ئەبینی ماگانە نزیکەی 20 بۆ 22 ملیار بە تەقریبی داهاتی هەیە بە تێکڕا ئەچێتە سەر حسابی بڕێبەرایەتی گشتی بانکەکانی هەرێم و لێەوە دواتر کە دەیتە سەر حسابی خەرجکردن و سەرفکردن و موچە هەمووی گرفتە بەڕاستی ناگەیتە واقعی ئایا ئەمەمە سەرفەکرێ ئایا دیار نامێنێ ئایا بەڕاستی ئەمە کۆنجومەنی پارێزگاژی من لە ماوەی ڕابردۆ لە مانگی سیا 15 ژوێندامانی ئەنجومەن ماکۆ کردەوە بۆ بانگرشتکردنی بەڕێوەبەرایەتی گشتی بانکەکانی هەرێم و بەڕێوەبەری گومرگی گەرمیان و باشماخ بەڵام بەداخەوە ینی
بەوەی کە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەن و بە تایبەت سەرۆکی ئەنجومەنەوە نەتوانرا ئەو کۆبوونەوەی ڕێک بخرێەوە موبەڕێی زۆر لاواسێنرایەوە پەردەپۆشی ئەم بابەتە کریا نازانین بۆچی کراواتە ئەمانەمانگەێنێ بۆ قەنەعەتەی داهاتێکی زۆرمان هەیە بەڵام ئەو داهاتە ئیدارەی نادرێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و بۆ بەرژەوەندی هاوڵاتیان. کاگە کابینەی نۆ چه خزمەتێکی بەگەرمیان کردووە یاخود لەم کابینەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی ناوچەکەی کردو ئەم ڕێگەوبانەیان بینیوە جێگیری سەرۆک حتمما دەبێ بینی بێتی ڕەنگە کابینەکانی تریش بینی بێن لە مەراسیمەکان بێ هاتووە بەڵام بەڕێز مەسرور بارزانی لە کابینەی نۆیەما سەردانی گەرمیانی کردو ئەم ڕێگەوبانەی بینیوە ئێوە داواکاریەکانتان ڕاستەخۆ گەیاندوێتە دەستی مەسرور بارزانی؟ جا خۆی بەڕاستی ئەوە کێشەکەیە ینی جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت خۆی کە سەردانی گەرمیانیان کردووە ئایا بەم ڕێگا هاتوون یاخود بە فڕۆگە هاتوون ئایا کە ئەگەر بەم ڕێگاتون ئەم ڕێگایان بیناوە ئەم دۆخی ئەم ڕێگایان نەبیناوە کە بینایانە بۆچی بێدەنگن لێی کە یعنی ئەبینین ڕۆژانە کە ڕێگاگەیشیان نەبینەوە کە ڕۆژانە خۆ تەماشای ئەعلامەکەن لە ڕاگەیانەکان و ئەبینن ئەبیستن کە خەڵنم ڕێگایەتیا ئەچێ ئەبێتە قوربانی ئەگەر ئامارێک بێمە بە دەقیقی لە ماوەی ئەم چەند مانگەی ساڵی 2022 5 هاوڵاتی تەنیا لەم ڕێگاتیا چووە زیاتر لە 24 ڕوودا لەم ڕێگا بووە ینی تۆ تەماشاکە لە ساڵی 2020 ئەگەر هەڵە نەبم لە کۆی 300 ئەوەنە ڕوودا و هەفتا بریندارمان بەس لەم ڕێگا بووە 38 ڕووداوی بەس لەم ڕێگا بووە ینی ئەمانە بەڕاستی تۆ ئەگەر بێت و لە ئەلام و ئەمانە نەبیست و لە ڕاگەیانەکان و ئەمانە نەبیست و خۆ بەچای خۆ نەبینی و کەسانی چواردەور و ڕاوێژکار و ئەوانەی کە پێڵێن سەر بەخۆت ئەمانەت پێ نەڵێن کەواتە حکومڕانی یانی لە وڵاتە ینی خەڵک بۆچی بێتە قوربانی خەڵک شۆڕش و خەبات و خزمەتی ئەمانێک لە پێناوی ئەوان نەبوو کە بێ ئازیزانی لەم ڕێگایە تیا بچێت و جەستەی ساردیا بێرێت و لە گۆڕستانێکا بینێشێت بەڕاستی بەداخەوە من داوا لە خەڵکی گەرمیانەکەم هەرچەنە بێدەنگ دەبوون لە ڕاستیەوەی لە توانای خەڵکی گەرمیانە بۆ بەپێی توانای خۆی هاتووەتە دەنگ بەڵام داواکەم بەسەیتر ینی تۆ لە ماوەی ئەگەر بەدەمیش بێ لە 2013 هەر ئەڵێن ئەم ڕێگا تەواوەکەیت ئەم ڕێگا لە 2017 دەست بەکاربوونی بۆ کراوە بەڵام لە دوای ئەوەی کە دەست بەکاربوونی بۆ کراوە کۆمپانیا چۆتە سەر ڕێگە 512 ڕۆژپارە بۆ ئەمە سەرف نەکراوە ئامارێکم لابوو ئەگەر تەماشای بکەم لە حەفتەی لە 2017 تاکو بەرواری حەفتەی هەشتی 2020 کە دەگاتە 1330 ڕۆژ لەو ماوەیە 390 ڕۆژی توانراوە شاسێدارەکانی بەڵێندەر جێبەجێ بکرێت و 947 ڕۆژ نەتوانراوە مافە بەڵێندەر بدرێت لە کاتێکا تۆ کرێکاری ئەگەر بە منەکەیت نەتوانی پارەکەم بدێتی لە ڕاستی منیش واز لەو کرێکاری لەو کارە دێنم و کرێکاری بۆ تۆ ناکەم ئەمە ینی ئەمە خێر نییە بە خەڵکی گەرمیانی بکرێت ئەمە سەدەقە نییە ببەخشنە خەڵکی گەرمیان خۆی داهاتێکی زۆری هەیە گەرمیان خۆی خاوەن پارەیەکی زۆرە بەڵام لە ڕاستی عەقڵ ئیدارەدانی نییە ئێمە بەرپرسمانیە لێرە هاوارەکە بۆ حکوومەت کاکەنا لێرە هاوارەکە بۆ حکوومەت کاکەریم لە ئەنجومەنە هاوارەکە بۆ حکوومەت ئیداری گەرمیانە هاوارەکە بۆ حکوومەت ێ بەڕاستی کەس نایە بەدەم داواکاریەکەەوە لە کاتێکا تۆ کەس بەدەم داواکاریەکەتەوە نەیە کەواتە خەڵکی گەرمیان حەقی خۆیەتی ئیتر بێدەنگ نەوێت لەسەر ئەمە حەقێکی خۆی ئەبێ وەریگرێت لەگەڵم بەرواری کە کاکەریمەوەواندایان ناوە لە یەکی هەشتەوە فشارە مەدەنیەکانیان دەست پێەکەن خەڵکی گەرمیان جەنابتان ئێوە وەکو چالاکوانان تا چۆنە پشتیوانی ئەماکەن لەوەی کە فشاری مەدەنی خۆپشاندانە ڕێگەگرتنە لە تەنکەرە نەوتەکان لە ڕێگەوبانەکان لەوەی کەم پرۆژەیەتان بۆ جێبەجێ بکرێت لە ڕاستیە ئەگەر بێت و حکوومەت خزمەتگوزاری هەبێت و ڕێگاوبان تەواو بکات و کێشە و گیرروگرفتی خەڵک چارەسەر کوای خەڵک بۆچی دێتە باجادە خەڵک بۆ ڕێگە ئەبڕێ بۆچی ناڕزایی دەرەبڕێ خەڵک بۆچی لە ماوەی ساڵی ڕابردووە هاواری بۆ بەغا برد موچەخۆر بۆچی لە پێناوەوە خزمەت ناکری تۆ بێ ئەگەر ڕێگاکان چاک بێ ڕێگەکان باشکە خزمەتگوزاری بۆ خەڵک جێبەجێ بکەی خەڵک هاوار ناکە بەڵێ من داوا لە خەڵکی گەرمیانەکەم ینی ئەوەی بەدەستی خەڵک چەکی دەستی خەڵک ڕێگەی مەدەنیە لە ڕاستیە دوو ڕێگامان هەیە بۆ ئەوی کە بتوانانی گۆڕانکاری بکەی یانە بێ بە ڕێگەی مەدەنی بکەی یانە بێ ڕێگەی چەک بکەی لە ڕاستیە خەڵک ئێستا ئەتوانێت تەنیا بە ڕێگەی مەدەنی خەبات بکە بۆیە ئێمە هەر ڕێگەی مەدەنیمان هەیە داواکارم بە هەموو توانامانەوە هەموو چین و توێژەکان هاوکار بن پاڵپشتی یەک بن بۆ تەواوکردنی ئەم ڕێگا نەکەم ڕێگا ئێمە ینی کەم و کورتی و خەلەلی زۆر هەیە لەم شارەوە تەنانەت لە گەرمیانە پێویستە ئەمانە جێبەجێ بکرێ ئەم شارە بەرپرسیاتە ئەم شارە ئەبێ ئەم بەرپرسانە هاواری خۆیان هاواری خەڵ بگەێنە سەروی خۆیان هەرچەنە بەشێکی زۆریان بە ئەرکی خۆیان هەڵساون بەڵام بەڕاستی ئەگەر سستی بەشێکشیان نەبێ ئەم دۆخەوە وا نابێت زۆر باشە کاگەنان من دەمەوێت بزانم ڕۆڵی بەڕێوەبەرایەتی لە ناوچەکەیە چییە لە جێبەجێکردنی پرۆژەکانە هیواتە دەسەڵاتەکانتان وەکو پێویست پێدراوە لەوەی کە بتوانن خزمەتگوزاریەکان پێشکەش بکەن
یاخۆت ئێوە پێویستان بە دەسەڵاتی باشتر هەیە لە هەمان کاتە ئایا بودجەی ساڵانەیە بودجەی مانگانەی خۆتانەتانە کە بتوانن دێ پرۆژەی وردەیە جێبەجێیان بکەن؟ لە ڕاستیەوە وەکو دەسەڵات ڕەنگە گرفت نەبێ ئێمە ئەوەی کاک ئەیا دوو کاک مامۆستاکەریم فەرمویان ئێمە لە ئاستی تەرخانکردنی شار هەمانە بۆ پرۆژەکان لە ساڵی 2013 بەدواوە ئەسڵەن بودجە هەر نەبووە تاوەکو باسەوە بکەین بڵێن بودجەیەکەیە و دەسەڵات چۆن جێبەجێ بکرێ ئێمە ساڵانە بەهۆی ئەوەی بەڕێوەبەرایەتەکەمان بەڕێوەبەرایەتێکی خزمەتگوزاریە تا ڕادەیەک و تاوە ڕادەیەک توانراوە بەشێ سەرڕای هەموو قەیرانەکان بەشێ بودجە تەرخام کرێ بەڵام ڕاستی لە ئاستی فراوانی و گەورەی و قوربانیدانی گەرمیانە نەبووە و بەدەر لەوانە هەمووی ینی ئەم ڕێگای کەلار دەربەنی خانە خۆی بۆ خۆی بڕیاری داوە ئەبێ چاک بکرێ ئەبێ پرۆژەکە بەردەوام بێ چونکە لەو 40 کیلۆمەترە 10 کیلۆمەتری ئەسڵەن هەر بە کارکی هاتشۆکردن نەماوە ینی هیچ ئۆتۆمبیلێ نە بچووک نە گەورە بە ئاسانی بەسەریات تێپەڕ نابێ دوو پردی ڕوخا ینی بەهۆی بوومە لەرزەوە ئەو شارە زۆرە شتان دوو پردی هەر ئەسڵەن ڕوخا ئێمە لە توانیمان ینی بۆ 55% کە ئەنجاماندا ئەو دوو پردە ئێستا پردە نوێەکان لە خزمەتی هاوڵاتیانایە و کۆی پردەکان کە نزیکەی سەروی 15 نزیکەی 18 پردە کۆی پردەکان لە ئاستیەکان ڕەنگە لە ڕووی من وەکو خۆم وەکو ئەندازیارێک بڕیاری لەسەر بام منەک وەک بەڕێوەبەری ڕێگابانی وەکو ئەندازیارێک ئەگەر ڕازگۆ بووم لەگەڵ پیشە و ئەو پسپۆڕەی کە هەمە بە هەموو بڕیارێکی ئەندازایی ئەوانە هەر نابێ بەسەری هاتشۆ بکرێ زۆربەی هین ساڵانی پەنجاکانە نە لە ڕووی ئەوەی کە لە ڕووی تەمەنەوە نە لە ڕووی ئەندازەوە نە لە ڕووی پانیەوە هیچ بە هیچ شێوەیە بۆ ئەم فشارە هاشوۆی ئێستا بەرگە ناگرێ ینی بڕیاری خۆی ڕێگاگە خۆی بڕیاری داوە ئەبێت چاک بکرێ کێشە لە دەسەڵاتەکان نییە کێشە لە بودجایە بودجە نییە ینی ئێمە ئێستاکە دەسەڵاتمان هەیە خەڵکی کارامامان هەیە توانامان هەیە ڕەنگە ئامێرمان هەبێ ئەگەر وەکو پێویستیش دەبێت بۆی پرۆژەکان بکەین بەڵام کە ئەگاتە ئاستی بودجە کە ئەگاتە ئاستیەوەی پارەیە خەرج بکرێن نییە ینی باشە کاگەتنان ئەگەر بۆ نمونە ئێوە باسی ئەوت کرد ئامێرەکانمان هەیە خەڵکی بەتوانامان ێوانە بۆچی ئەم سیاسەتەی بە کەرتی تایبەتدان پرۆژەکان دەدرێتە کەرتی تایبەت ئەم سیاسەتە بە تەواوەتی جێبەجێکرێ وەکو ئەندازیارێکەگەر لێت بپرسم ئایا باشتر نییە حکوومەت خۆی کە میکاین و کەلوپەلی هەیە کە ئەندازیار و کە خەڵکی کارامەی باشی خۆی ئەم پرۆژانە جێبەجێ بکە لە هەمان کاتا ڕەنگە ڕێژەیەکی کەمتر لەو پارێکە تەرخانێکە بۆ هەردوو بوارەکە ڕاستی هەردوو بوارەکە بواری جێبەجێکردنی پرۆژەیە و ڕێگە پێدرا و لە هەموو جیانشا و باشی و خراپی خۆشیەیە لە هەردوو بوارەکە چی ئەمەوەکەوەی وەکوتم جێبەجێکردنی ڕاستە خۆ بێ یاخود بەڵێندرایەتیش بێ توانای ئەوەمان هەیە و یعنی ئێمە من بەبیرمێ 2023 من تازە لە بواری ڕێگابانە ئیشمەکردوە تازە بڵێ لە کۆلێژی ئەندازیاریم تەواو کردبوو سەرەتای ئێمە بەڵێندەریشمان نەبوون بەدەر لەوەی بەڵێندەریشمان نەبوو بۆ کەرتی بە تایبەت ڕێگاوبان و بە تایبەتتر بڕگەی قیرتاوکردن نەمان بوو ئەندازیاری شارەزایشمان نەبوو لە ناوچەکە ینی من بەبیرمێ کە ئێمە یەکەم ڕێگاکە کردمان دەربەنی خان بۆ سەنگاو بوو دوای ئەوە دەربەنی خان بۆ قەراق ئەمجار ڕێگای کەلار بۆ خانەقین ئەمانەمانە قیرتاو کرد سەرەتا ینی ئەندازیاری شارەزا هەموو ئەوەی لە گەرمیانە هەبوو بە سلێمانی تا ڕادەیەک باشتر بوو لەبەرەوە زیاتر لە ڕێگای خێرا کۆمەڵی ئەندازیاری باشیان هەبوو کاری کرد لە گەرمیانە نەمان بوو ژمارەکە زۆر کەم بەس ئێستاوان نییە ئێمە ئێستا بەڵێندەرمان بۆ دروست بووە ئەتوانێت لە ئاستی جیهانە کار بکە ئەندازیارمان هەر لەم گوندەی کە نزیکی بەڕێستانە ئێمە پێشووتر دوو پردمان دروست کرد پردی شوێنی بەخاکسپاردنی مەزاری پیرۆزی ئەنفالکراوەکان لە گەرمیان لە گوندی دێبنەوە پردی گوندی ئۆمەربل کە ئەمەمان دروست کرد ئەو جۆرە ببوورەکە هەنێ وشەیە ناچارم هەر ئەندازەیەکەی بکە ئەو جۆڕە گێردەڕانەی یانە و جسرانەی کە دروستمانە کرد یا ئەبواە لە ئێرانەوە بوومان باتایە یانە بواە لە تورکیانە بواە لەم دوایە لە هەولێر دروست بوو کۆمپانیا حەفتا بۆ ئەو دروستیە کرد ئەبواە ئەوەی ئەنفالەکان لە هەولێر و ئەمان هێنا بۆ ئێرە بۆ گەرمیان بەو نزیکەی 30 مەتر درێژ بوو بە ئەمان گواستەوە ترس و لەرزێکی زۆر کە ڕووداویاشۆ ئێمە سپاس بۆ خوایانی بە توانای خۆمان لەگەڵ بەڵێندەرە توانیمان
لەم گوندا ئەو گێردەرانە دروستکەین بۆ پردی کردە گۆزینە بە هەمان شێوە توانیمان دروستیکەین بۆ ئەم ڕێگایی کە هەیە ئێستا لە مەدان کارگەی تایبەتی خۆمانمان هەیە لەگەڵ بەڵێندەرا و دروستیەکەین ئێمە لەوانە گرفتمان نییە گرفتمان لە بودجەیە ڕاستی وەکو پێویست ئێمە بودجەمان نییە ئەو پرۆژە وەکو سەرەتایش ئاماژەم پێدا بەڵام تەواو نەکرد چونکە بەڕێزە چوتە لای مامۆستا کەریم ئێمە ئەو دوو پرۆژە کە باسم کرد نزیکەی 700 کەستیا کارەکە یعنی نزیکەی 700 خێزانی ئەم ناوچەیە لەو دوو پرۆژە سودمەند بوونە هیچ بەڕێوەبەراتێک نییە لە سنووری گەرمیانە 700 فەرمانبەری هەبێ ئەمە 700 کەس ئیشی کراوە ینی ئەم پرۆژانە وەکو موچە چەند گرنگە ئاها گرنگە لە ڕووی بژێوی خەڵکەکەیشەوە یعنی وەکوتم بەدەر لە قوربانیدان و بەدەر لە ڕێکخراپی ڕێگاکە ئەوشتانە لەو ڕوانگەیشەوە یعنی پێویستە کە بژێ بۆ هەبێ باشکاتن ئەگەر بودجە ببرێتە پەرلەمان ساڵانە پرۆژە یاسای بودجەمان هەبێ هیچ بەرچاوڕوونیەک بۆ ئێوە ڕوون دەبێتەوە لەوەی کارزانن 2013 تا 2013 بودجە براوتە پەرلەمان و بەرچاوڕوونیشە بووە و من بەڕێوەبەراتیەکەم زانیوێتی ئەو کاتە من بیرمەکای ڕۆژنامەنووسیمان دەکرد پرۆژەکان دەرەچوون یاوەندەمە ئەوە نەبودجێ بۆ دەرهانکراوە بەڕێوەبەراتیەکی وەک ئێمە وەزارەتەکەی ئێمە ئەیزانی چی هەیە و چی نییە ئەنیسە ئێمە ئەوەی کە هەیە ئەم بەسم پرۆژە 6 ملیارە من ڕەنگە ژمارەکەم هەڵە بێ بەڵام من وا ئەزانم بۆ 2022 کۆی وەزارەتەکە 6 ملیاری بۆ ڕەنگە نیوە 6 ملیارەکەشی بۆ خەرج نەکرابێ تەرخان نەکرابێ ئافۆن ینی هەرچەندێ تاوەکو ئێستاکە تاوەکو ئەمڕۆ بە فەرمی پرۆژەکان لە وەزارەتی پلاندانان و دەرنەچووە هەر پرۆژەیە چەنی بۆ دیاری بکرێ ئەم دوو پرۆژە دەرچووە آخر بڕیار ئەوە بوو کە لە ئەنجومەنی وەزیران ئەوە کە دەرچووە 6 ملیاری بۆ تەرخان کراوە ئەمە وەکو هی دەرچووە بەڵام وەکو کۆی گشتی پرۆژەکان وەکەوەی وڵامێ بۆ پرسیارەکەی جەنابەت دەرنەچووە نەخێر هیچ نازان لە 2013 تاوەکو ئێستاکە هیچ بودجەیەک نییە و نازانی چەند و چەند نییە زەربەی لێداونەمە ینی ئیش نییە مەسەلە زەربەکە نییە بڵم زەربەداوی ئەڵم ئەسڵەن پرۆژە نییە ینی تۆ نازانی چیەکەیت و چی ناکە یعنی ئێمە ئێستاکە ئەوەی کە هەیە بۆ نمونە ئێمە ساڵانە بودجەیەکمان هەبوو بۆ بەهاناوە چوونی و شوێنانە زیان لێکەوتۆکان ئەم ساڵ ئەوەیشە نەهاتوە تاوەکو ئەمڕۆ ینی ئەوە ئیترەوە بۆ مانگی هەشتا ڕۆ ئەمڕۆ 2022 تاوەکو ئێستاکە ئەوانە نەهاتەوە یعنی ئێمە وێنەی کە بۆ بەفرڕاماڵی نەکەو ئەوانەی کە لە مانگی 12 بەداخەوە ئێمە لە قوربانیشماندا خاوڵاتی لەوێ بوو بەژێر ئامێرەوە تاوەکو ئێستاکە ڕەزامەندی ئەوە نەهاتوەتەوە ینی چۆن خەرج بکرێ و چی بکرێت تاوەکو ئەمڕۆ نەهاتوەتەوە ئێمە گوندمان هەیە یعنی ساڵانی ڕابردوو بەهۆی لافاوە ڕێگاکەیان خراپبوو تاوەکو ئێستاکە چاک نەکراوە تاوەکو ئەمڕۆ چاک نەکراوە کە ئەوە 2 ساڵە وشکە ساڵیە باران نییە ینی ئەو پێشووتر ڕێگای گوندەکەیان بەهۆی ئەوە چاک بۆ بودجە نییە ینی ئەوەی کە گرفت بێ زیاتر نەبوونی بودجەکەی باشە کاکەریم ئەم هەموو سستیە بۆچی دەگەڕێتەوە 2 ساڵە هێشتا ئەو بڕیارش کە بڕیاریشی لەسەر دراوە هێشتا ئەمانە جێبەجێ ناکرێن و ئێوە ڕۆڵتان وەکو ئەنجومەنی پارێزگا با تەنها نەچینە سەر پەرلەمان و حکوومەت خۆی ڕۆڵی وەکو ئەنجومەنی پارێزگا چییە تەنها ئەوەندە بە دۆراچوونێک بکەن احترامەن وەکو ڕۆژنامەنووسێک وەکو چالاکوانێک و کۆنگرەیەکی بۆ بکەن و تەواو ڕۆڵی دام و دەستگا پەیوەندیدارەکان چی ئەنجومەنی پارێزگا چی پەرلەمان چی یەکە ئیدارە جێبەجێکارەکان لە سیستەمە هەر کەسێ ڕۆڵی خۆی ببینێ و چۆنەڵێی بودجەی تایبەتی بۆ دابین بکرێ ئەو کاتە هەموو دام و دەستگاکان ڕۆڵی خۆیان دیارە بێ و ئەتوانین کاریگەری بە دۆداچوون و کارەکانیان ببینین بەڵام لە ئێستای لە هەرێمی کوردستانە لە بەرزترین دەسەڵاتەوە کە بۆ نمونە دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەنجومەنی وەزیران ئێستا ئێمە ئەیبینین ڕۆڵی وەزارەتەکان چییە؟ من بۆ خۆم لە هەنێک چاوپێکوتوانە باسیەوەمان کردوتیانە وەزیری سامانە سروشتەکان ئەو کاتە لێرە نەبوو سوتەمەنی خراپبووتم وەزیرەکانی تر لێرەن ئەمەکان چیان کردو یان ئێستا بۆ نمونە وەزیری دارایی لێرە ئەمە قەیرانی داراییە وەزیری کشتتوکاڵ لێرێ ئەمە گرفتی وشکە ساڵی ئەوەیە وەزیری تەندروستی هەیە ئەوە بابەتی تەند وەزیری پەروەردەواتە مؤسساتەکان هیچیان ڕۆڵی خۆیان نابینن ئەنجومەنی پارێزگاکان و بەتابەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش بەدەر نییە لەو بابەتانە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێری بودجەی پەرەبێدانی پارێزگاکان و ئەو بودجەی کە حکومەت تەرخانێکا بۆ پرۆژەکان
تا ئێستا ئێمە بجانە هیچی بوونینە هەم بجێ پەرەپێدانی پارێزگاکان نەماوە هەم بجێ ئاسایی بەڕێوەبەرایەتی و پارێزگاوانە هیچی بوونی نیە ئەوەی کە ئەکرێ لەسەر تەکلیفی شخصی بەڵێنی بانگەشەی هەڵبژاردن و هەنێک خاترگردنی ئەو ئەمانە ئەکرێ بەڕاستی ئەمەش پێی ناوترێ ئیدارەدان و حکومەتداری ئەرکی حکوومەت ئەوەیە کە ساڵانە بودجەی خۆی بنێرێتە پەرلەمان مناقەشەی ئەو بودجێ بکە و پەسەندی بکە دواتر بەرچاوڕوونیەک بۆ هەموو لایەن و مؤسسەکان ئەدرێت. ئێستا وتراوە دابینکردنی بودجەی ئەم پرۆژەیە لەسەر داهاتی پارێزگاکانە بۆ ئەنجومەنی پارێزگا بەرەوکی ئەگری ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی تا ئێستا نازانین داهاتی سلێمانی چەندێک تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران و وەڵام نێراوەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ناتوانرێ زانیاری پتان پێ بدرێت لەسەر داهاتی سنووری پارێزگای سلێمانی ئەمە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کە بە دۆداچوونی ژەکەی بۆ داهاتی بەڕێوەبەرایەتیەکان و بۆ داهاتی ئەو جێتانەی کە داهاتیانێ بڕاستی داهاتی ئەم سنوورە زۆرەوە و ئەتوانرێ پرۆژێکی پێ ئەنجام بدرێ من ئەو بەشە بوجانەی کە بۆ نمونە بەپێی یاسا بەرکارەکان دانراوەکو یاسای ژمارە 2 ساڵی 2015 سندوقی داهاتە نەوتی و گازیەکان کە بۆ هەر بەرمیلێک $2 داناوە و یاسای ڕێگاوبانە گشتیەکان کە مڵبەندەکانی کێش و هەروەها بودجەی ئەم یاسای ئەمەی کە ئێستا وەرئەگیرێ بڕەپارەیەکە لەو تەنکەرانی نەوتانێکی ئەچێتە دەرەوە بۆ هەرتەنێک $7 و هەروەها باسی مەڵبەندەکانی و هەروەها یاسایی ئەمەی کە لە ژینگە و ڕێگاوبان وەرەگیرێ بەڕاستی ئەمانە هەر چۆنەڵێت داهاتێکی حەقیقی و یاساییە مافی هەموو ناوچانەی بۆ ئێستا بەرۆکیگرن بەرۆکی پارێزگارەگرن یا بەرۆکی با بڵێن بەرپرسانی باڵای سنوورەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە بۆی کە هاوڵاتی بەچاوڕوون بێ خۆ ئێمە ئەنجومەنی پارێزگامانەیە بەڵام خۆ وەزارەتێکمان چی بەڕێبەرایەتی گشتی وەزارەتی داراییمان هەیە لە سلێمانی ینی بەرۆکی کێ بگرن خەڵک ئێمە بەرۆکی ئەو لایەنانەمان گرتووە بەرۆکی بەڕێبەرایەتی گشتیمان و گرتووەکو بەڕێبەرای گشتی بانکەکان بینیمان لە نووسراویش داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران وڵاماتۆ داهاتی سنوورەکەتان پێ نادرێت زانیاری بێ پرۆژەکەی جێبەجێ بکات لە پەرلەمانەوە یەقەی وەزیری ئاوادانکردنەوەی گیراوەوە بانکراوەتە پەرلەمان ڕوونکردنەوەی داوەتی و هەروە لەگەڵ ئەنجومەنی وەزیران ئەوە ڕاکەیانە بۆیە گەیشتوین بەو حەقیقەتەی ئەگەر بەم شێوازە چاوەڕوان بین ئەوە ئەبێ ڕۆژانە چاوەڕوانی مەرگی ئازیزانمان بۆیە ئێمە هەم لەگەڵ برای بەڕزم کاگرزگار ئەندامی پەرلەمان و لەگەڵ ئەندامانی پەرلەمانی دیکەش قسە ئەکەین و هەم بەندێژۆ کۆندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گەیشتین بۆ ڕاستی و حەقیقەتەی کە ئەم پرۆژەیە بەم شێوازە ئیدارەدانە جێبەجێ ناکرێت بۆیە پەنامان بۆ بردو ئەڵێن ئێمە چۆنەڵێ کە نوێنەرایەتی خەڵکمان هەڵبژاردووە وەکو حەقیقەتێکی تاڵ ناچارە بین ڕێگای مەدەنی بە گوشاری مەدەنیانە زەخت لەم بەرپرسە ئیداریە نائیداریانە بگرین کە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران حکومداری ئەماکەن بۆ ئەوەی بتوان ڕێگوشاریان بۆ دروست بکەین و ئەم پرۆژانە لە کاتی خۆیان کۆتایی پێبێنرێ. زۆر باشە کاگات دوایین دەرفەتە دێمە لای جەنابەت دەمەوێت بزانم ئێوە فشارەکانتان چی دەبێت وێشتیژە پرسیارم کرد پاڵپشتیامان دەبن لە دوای یەکی هەشتەوە باوەڕت وایە بتوان وەکو چالاکوان ڕۆژنامەنووس خەڵکی ناوچەکە پاڵپشتی ئەم بەڕێزانە بن لەوەی کە فشارێکی مەدەنیانە دروستکەن بۆی کە با بڵێن داهاتی پارێزگاکانە یاخود دەر شوێنێکی دیکە هەیە ناچار بکرێ بە سەرفکردنی ئەم بودجێ بۆ ئەم پرۆژەیە بەڵێ خۆی لە ڕاستیە هاوارکردن بۆ ئەم ڕێگا نوێ نییە ئەمە لە مێژە خەڵکی گەرمیان هاوارەکە بە تەواوکردنی ئەم ڕێگا و تەواو ناکرێت و فشارەکانیش دەستپێک نییە تازە بێتەوەوانە لە مێژە چەندین فشار کراوە چەندین کەمپین ڕێکخراوە چەندین جار ڕێگا بڕاوە وە خۆپشاندان ڕێکخراوە بەڵێ ئێمە لە گەرمیان و من وەک ڕۆژنامەنووسێ وەک چالاکوانێ پاڵپشتی هەر کارێکی مەدەنی یەکەم بۆ خزمەتی خەڵکی گەرمیا بێت پاڵپشتی هەر کارێکەکەم کە لە بەرژەوەندی خەڵکی گەرمیا بێ بە ڕێگای مەدەنی و بە ڕێگای چالایکی مەدەنی و ئەمانە بەڵام لە ڕاستیە ئەگەر ئێمە ئەم زۆر لە فشارانەوان بەکارێناوە هیچ سوودێکی نەبووە و ڕێگا بڕین ئەوانەوە داوا من وەکو خۆم وەکو ڕۆژنامەنووسێ وەک دانیشتوێکی گەرمیان داوا لە بەرپرسانی ئەم سنوورە ئەەکەم کۆی بەرپرسان یعنی ئەوەی کە بەرپرسیارەتی هەیە لە حکوومەتە لە وەزارەتە لە هەموو مؤسسەکانی حکوومەتە ئەگەر لە پێناوی خەڵکی گەرمیان و لە پێناوی خەڵکی گەرمیانە ڕۆشتون بەرپرسیارەتیان هەڵگرتەوە دەستیان بە ئیش کردووە ئەوە لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەم ڕێگا داواکەم بە دەستە جەمعی دەست لە کار پێشنەوە لە ڕاستیە هیچ حلێ نەماوە تەوا بۆ چارەسەرکردنی و بە تەواوکردنی ڕێگا هەموو ڕێگای گیراوەتە بەر ڕێگای مەدەنی
بۆیە پاڵپشتی هەر ڕێکارێکی مەدەنیەکردین و ئەو داواشم لە بەرپرسانیە کە چیتر درێژە بە کار و بە کاری ڕۆژانیان نەدەن لە ناو حکوومەتە لە ئەگەری جێبەجێنەکرد و تەواو نەکردن و سەرف نەکردنی پارە بۆ ئەم ڕێگایە بە کۆمەڵ و بەجەم دەست لە کار بکێشتن. کاک عەدنان لەم دەسەڵاتەی کە هەتان و کارتان پێ کردووە ئیحراج بوون لەوەی کە تەواو نابێ پرۆژەکە و دەسەڵاتەکەش ڕەنگە زیاتر لای ئێوە نەبێت وەڵامتان بۆ ئەم جۆرە پرسیارانە چییە؟ ئێمە ڕاستی ئەگەر لە وەکو گەرمیان و گەرمیانەکان ئەگەر لە هیچ شتێکە یەکریز و هاودەنگ نەبووین ڕاستی بۆ ئەم ڕێگایە هەمووی یەک دەنگ و یەک داواکاریمانە بۆچی بە هەموو جیاوازی حەزبایەتی و هەموو ئەوەی کە هەبوو بێ یعنی ئەوەنە غەمێکی گەرمیانیانەیە غەمێکی ئێمە نییە بەتەنیا من ئەوانەی کە سەردان مەگەیان پەیوەندی بکەوە بەدەر لە هاوڵاتیەکی ئاسایی مامۆستای زانکۆکان مامۆستایانی ئاینی هەموو ئەمانە کەمپینیان کردەوە بە شێوازێکی زۆر جوان و شارستانیانە و بەو شێوازەی کە یاسا ڕێگای پێیان داوە هەموو داواکارێکیان هەبووە و ئێمە بە تەکید ئەوەی کە هەیە دەسەڵاتە یاخود چییە ئێمە تەواو نەکردنی ئەوە نەکەوەی بڵێ تەنها لایەنێکمان ئەحراجکە ئێمە قوربانیمان بۆی داوە ئێمە ڕۆژ نییە ینی من خۆم لە ڕێگاکە تووشی ڕووداوی هاتشۆ بوومە ینی ئەوەی وەکو هاوڵاتیەک خۆیمە هەمومان خەڵکی ئەم شارەین بۆ شتێک نییە مەسا من بڵێم وڵا ڕەنگە لای کاکەریم لە ئەنجومەنی پارێزگایە ئەم وەکو بە ئەرکی خۆیان نەستاویانەوە من لەگەڵ ئەوەی کە هەبێت لەگەڵ چی سەرپەرشتیاری پێشووترکشی ئەوەی ئێستا جەنابی سەرپەرشتیاری ئێستا کاک شەرجەلان بەدەر لە داواکاری و نووسرا ئەو شتانە چوین بۆ هەولێر ڕۆیشتین بۆ وەزارەتەکان داوامان کردووە ینی وەکو غەمێکی گەرمیانانە هەمومان تووشی ئەحراج بوون بووینە تووشی ناخۆشی بووینە تووشی ئەوە بووینە کە ڕۆژانە خەڵک تازیە و ناخۆشی بکەوێتە ماڵەکانمان بە هەمومانەوە تووشی ئەحراج بوون بووینە و ئەمەیشە من لە کەناڵی کورسات لە کەناڵی ڕوودا و ئەوەی کە ببیرم بێ لە کەی 24 وەرک لە کەناڵەکەی بەڕێستانیشوە یعنی داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی و جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی چۆن لە ساڵی 2019 خۆی لە کاتی سەردانی بۆ یادی پیرۆزی ئەنفال کراوەکانی گەرمیان لە 4 هاتە ئێرەوە داواکاری پێشکەش کرا کە ئەم پرۆژە تاوەکو ئیستاکە وجودی نییە ڕیزبەندی بۆ نەکراوە دانراوە لە پرۆژەکانی حکوومەتە وڵامی دایەوە و نووسراوی کرد و دوای ئەوە ڕیزبەندی کرد لە پرۆژەکانی 2019 داواکارم خۆیان بێنە سەرهێڵ وەکوتم ینی ئەم ڕێگایە خۆی بڕیاری داوە ئەبێ چاک بکرێ کارەساتی دڵتەزیێنی تیا ڕوئەدا پردەکانی لە ئاستێکی خراپان 10 کیلۆمەتری لە ئاستێکی خراپایە و ئەم ڕێگایە ڕێگای سەرەکی بەستنەوەی هەرێمی کوردستانە بە وڵاتی ئێرانەوە بە وڵاتی عێراقەوە چەندین مەرزی نێودەوڵەتی تایە مەرزی پەروەسخان مەرزی پشتە مەرزی ئەوەی تیلەکۆ و لە منزریە ئەوانێشە هەموو ئەمانە ئەم ڕێگا سوودمەندە لێی هەمووی تووشی ئەحراج بوون بووەوە. زۆر باشە کاکەریم دوای قسەی جەنابەت دەمەوێت بزانم کۆتا قسەت. کۆتا قسەی منەوەی وەڵام من دەستخۆشی خۆم هەیە بۆ ڕێگاوبانی گەرمیان بەڕاستی نەبێتەوەی کاک عەدنان لێرێ بەو ئیمکانێتە کەمەی لە بەردەستیانەوە توانیانە کارەکانیان بە شێوازێکی زۆر باش ڕاپەڕێن بۆ خۆم و کۆندامێکی ئەنجومەنی پارێزگا کە کارمان چاودێریە بڕاستی لە کارەکانیان ڕازی بوون و سەردانیانمان کردووە و بە دۆداچوومان بۆ کارەکانیان و کۆمپانیا جێبەجێکاری پرۆژەکەش بەڕاستی کاری خۆی کردووە و من بە پێی ئەوەی کە خراوەتە بەردەسی ئیشی کردووە لە ئێستادا ئەوەی کە ئێمە دۆداچوومان هەیە نزیکەی 10 ملیار لەسەر حسابی گیرفانی خۆی قسە ئیشی کردو بۆ ئەم پرۆژەیە واتە کارەکان تا ئێستا بە باشی ڕۆیە لەسەر ئاستی هەم بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان و هەم کۆمپانیا ئیشی باشیان کردووە و سەبارەت بەوەی کە کەم تەرخەمەکەیش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بوجە بۆ ئەم پرۆژە دابین ناکەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ژێمە بینیمان لە ساڵی پار لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هاتە ئێرە بەڕاستی ئەوەی کە من بینیم سەرۆکی وڵاتێکی غەیرەش بێتە سنووری گەرمیان هەر بەو شێوازە بێت چونکە تەنانەت بنزینی لە دووە کۆیە نابوو بۆ ئۆتۆمبیلەکانی ئەو مرورەی کە هاتوو بوو بۆ ڕێخستنی ئۆتۆمبیلەکان مروری گەرمیان نەبوو ینی پۆلیسی هاتوچۆی گەرمیان نەبوو ئەو کارمەندانی کە کاری ڕێخستنی سەردانیکەرانیان کرد لێرە بەڕاستی کەسی خەڵکی ئەم سنووری گەرمیانی تیان نەبوو ئەسڵەن حساب بۆ بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس و ئاسایش و ئەوی سنووری گەرمیانیش نەکراکە لە نزیکی سەرۆکی هەرێم ببینێن بەڕاستی ڕێگە نەدرا هاوڵاتیانی گەرمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە نزیکەوە ببن و خەم و داواکاریەکانی خۆیانیان پێ بگەن وەکو شتێکی ڕۆبۆتی هاتە سنوورەکە
ئەوەی خۆی ویستی وتی بەڵام گوێی لە هاوڵاتیان و لە خەم و داخی هاوڵاتیان نەگرت وە سەبارەت بەوەی کە ئێمە بۆ ئەم بابەتە وەکو کاک ئەیاد و کاک عەدنان ئاماژەیان پێدا ئەم ڕێگەیە ئەوە ئەخوازیە کە هەمومان چۆن لە ڕابردووە کارکراوە و گوشار کراوە هەمومان گرێژە پێدەری ئەم گوشارانە بین و ئەرکی هەموو ئەو لایەنانەیە لایەنە ئیداریەکان لایەنە حیزبیەکان و کەسانی کۆمەڵایەتی مامۆستایانی ئاینی چالاکانی مەدەنی ڕاگەیاندنکاران هەمومان لەسەر ئەم بابەتە بینە دەنگ چونکە ئێستا ئەمەی کە بەرامبەر گەرمیان و گەرمیانەکان نەکرێ کارێکی مەبەزدارە واتە هاوڵاتیە کەسێکی گەرمیان کە لەم ڕێگا ئەبێتە قوربانی وەکو ئەوە وایە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەی ئێمە هاتبێت ئەم هاوڵاتیەی یعنی بەو شێوازە لە ناو بردبێت واتە شەڕێکی هەم دەرونی هەم جەبهەیە لەگەڵ هاوڵاتیانی گەرمیان ناکرێ بۆیە پێویستە ئەرکی هەمومانە دوور لە هەموو بیرکردنەوەیکی حیزبایەتی و کۆمەڵایەتی و هەموو شتێک هەمومان گوشاری خۆمان گوشارێکی مەدەنیانە بگرینە بەر ئێمە بەستەنها دابنیشین لەسەر جادەکە و بەس ڕێگە لە تەنکەرەنەوتەکان بگرینەوە گەورەترین گوشارەکە بتوانین بە هەمومانۆ بودجەی تایبەت و بودجەی پێویست بۆ ئەم پرۆژەیە دابین بکرێەوە ئەم پرۆژەیە ساڵی داهاتوو ئەگەر پارەی بۆ تەرخان بکرێ بە گوتەی بەڵێندەری پرۆژەکەەوە بەڕێوەبەتی ڕێگاوبانی گەرمیانیش ساڵێک بۆ ساڵێک و 5 مانگی دیکە ئەم پرۆژەیە ئەکرێتەوە بە دووسایەتی هیچ گرفتێکمان نامێنێ و دەستا خۆش زۆر سپاسانەکەم سپاس کاکەریم کاکەدان زۆر سپاسانەکەم مەمنونم سپاس کاکەیە سپاس بۆی کە لەم بەرنامەیەدا بەشدار بوون بەڵازیزان بەم شێوازە گەشتینە کۆتایی بەرنامە سپاس بۆش کە تام ساتا بینەرما بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.